ڕۆژ لە دوای ڕۆژ گوشارەکانی ڕژێمی ئیسلامی ئێران لە دژی بەندکراوانی سیاسی کورد لە زیندانەکانی ڕۆژهەڵات و ئێراندا زیاتر دەبێت. لە ئێستایشدا 16 بەندکراوی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە ژیانیان لە مەترسیدایە. 16 بەندکراوی سیاسی کورد بە تۆمەتی ئەندامێتی یان هاوکاریکردنی پارت و حیزبە سیاسی کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دادگای شۆڕشی ئێرانەوە سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە. ناوەندی چالاکی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاند ئەو بەندکراوە سیاسیانە لەژێر ئازار و ئەشکەنجەی دژواردا بوون. هێندێ لە ئەندامانی بنەماڵی زیندانیان ئەوەیان پشتڕاست کردوتەوە. وەزارەتی ئیتلاعات لە پرۆسەی دادوەری و پەروەندەی ئەو کەسانەدا لەلایەن کارمەندان و کاربەدەستانیەوە دەستێوەردانی لە کاری دادوەریدا کردووە تاکو بتوانێت ئەو زیندانە سیاسی کوردانە بە سزای سێدارە محکوم بکات. ناوی ئەو گیراوە سیاسی و مەدەنیانە کە سزای لە سێدارەدانیان لەسەرە وەهایە: زانیار مرادی، مستەفا سەلیمی، ئەلی ئەحمەد سولەیمان، برایم عیساپور، بەختیار معماری، ڕەزا مەلازادە، هوشەنگ ڕەزایی، لوقمان مرادی، عەبدوڵڵا سەروەریان، ئەنوەر ڕۆستەمی، سەیەد سامی حوسێنی، سەیەد جەماڵ محەممەدی، سابیر شێخ عەبدوڵڵا، حوسێن عوسمانی، دیاکۆ ڕەسوولزادە و حەسان فەرەجی.